یەکەم کارگەی بەرهەمهێنانی دۆشاوی ئاوەتەماتە لە پارێزگای هەڵەبجە کرایەوە. کارگەکە بە شێوەی ئەزموونی دەستی بەکارکردن کردووە و ڕۆژانە 50,000 قوتو دۆشاو بەرەم دێنێت. خاوەنی کارگەکەش دەڵێ پشتیان بە جوتیارانی سنوورەکە بەستووە و لە ساڵی داهاتووشدا ڕۆژانە 200 بۆ 300 تەن تەماتە لە جوتیاران وەردەگرێت. ئەوەش دەخاتە ڕوو گرێبەستیان لەگەڵ چەند بازرگانێکیش کردووە بۆ ساغکردنەوەی لە بازاڕەکاندا. وە لە ئایندەیەکی نزیکدا ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەتەماین بەرهەمەکەمان زیاد بکەین. لە ساڵی داهاتوودا ئینشاءالله ڕۆژانە نزیکەی 200 بۆ 300 تەن تەماتە لە جوتیارە بەڕێزەکان وەرئەگرین و ڕۆژانەش 50,000 بۆ 60,000 بۆ 70,000 و بگرە زیاتریشی ئەەکەین بەرهەم دێنین بە پێی وتەی ئابووری ناسان کردنەوە و دروستکردنی کارگە و پرۆژە لە هەر کوێیەکدا بێ دەبێتەوەی بەرەو پێشبردننی بواری ئابووری لەو ناوچەیەدا. لە ئێستاشدا بۆی دروستبوونی قەیرانی داراییەوە بەشێک لە کارگە و پرۆژەی خاوەنکارەکان و بازرگانەکان لە هەرێمی کوردستان ڕاوەستاوە. نەوعەتی بەرهەمهێنانی دۆشاوەکە لە ڕووی جۆر و کوالیتەوە باشترین جۆرە لە بازاڕەکاندا. ئێرە زەویەکی باشی هەیە بە پیتە پێویستە لە ڕووی کشتتوکاڵیەوە گرنگی زیاتری پێ بدرێت. داهاتووی ئەم کارگەیەش بەندە بە جوتیارانی ئەم هەرێمەوە. لە ڕووی دەستی کاریش ئەم کارگەیە گرنگە. ژمارەیەک زۆر گەنج و خەڵکی هەڵەبجە دەتوانن لە داهاتوودا لەم کارگەیە کار بکەن. سەرڕای سوودی ئابووری لە سنوورەکەدا بەکردنەوەی ئەم کارگەیە وەک خاوەنەکەی دەڵێ ژمارەیەک لە گەنجان و وڵاتیانی هەڵەبجە دەتوانن تێیدا کار بکەن بە شێوەیەک کە لە داهاتوودا پێویستیان بە زیاتر لە 8 کارمەند دەبێ. دروست